خێراتنی کەناڵەکەتانەکەمە خێر بن سەر چاو ئەم ئیشەی ئەمە گوڵە بە ڕۆژە بەرژاندن لە سەردار بڵێن ئیشێکە خۆمان دامانیاناوە نیە هەبووە پێشتر لە کوردەواریە عادەتەن شتەکان هەر بەدار کراوە ئەو نەبوو ئەم غاز شتە هەبێ بیریمانە پێشتر لە خەڵکی کە ئەمە هەبووە یعنی هەر لە هەڵەبجا هەبووە کۆن بەڵام ئەمە پەرەمان پێدا ئەوە قاچێکمان بۆ دروست کردەوەم شێوازە و وڵە بە ڕۆژەکەمان بەدارە بەرژێنین الحەمدولillah خەڵک لێ ڕازیە و شتێکی خۆشە بەتام وڵای وەکو قورسی قورسرە بەرەوەڵە قورسی هەیە بەزیتر لەگەڵ هێڕایەی وردە وردەیش وڵایی گوڵە بە ڕۆژە زۆری زۆرە براکەم بەرەوەڵا زۆری زۆرە بێ هەوڵ بێ ئاوا دونێک درێژ بێت تازە و جوان بێ گوڵە بە ڕۆژەکە براجان عادەتی شتی دار خۆشترە یعنی تام و لەزەت و چێژی شتێکە بەدار ئامادەکرێ خۆشترە ئێمەش گوڵە بە ڕۆژەکەمان زۆر سوێر نییە خۆمان بەکاڵیێنین یانی کە سوێریەکەین زۆر سوێر نییە بە پێی پێویست خۆیەکەین الحەمدولillah خەڵک لێ ڕازی با بە پێی ئاگرەکەی لە سەرەتاوەی تەنورەکە تا گەرمە بێ پێچێ بەسەر تەقریبی 20 دقەیەکی پێچێ تا شادێ بردێن کاکی نانوەرە کاکی نانەمە خەریکا برژێ چینا جاوەرە کاکی ناناوی نەبێنە براکەم بێنە تاکەرەوە خێرا خێرا براکەم جوانیوەڕان نزیکی سەعات دوو لێرەین تا بانگی مەغریب بە شەوی شاشارێکە پێش عیشاین تا سەعات نزیکی 11 لە دوکانی کارمان کراوەیە Şöyle abi, ağaç.